ئێوە چۆن هەڵسەنگانی کارمەندانەکەن و چۆنیش دڵنیا بن و ئێستا بۆ نمونە کۆمەڵی بابەتتان باس کرد لە چاوپێکەوتن لەوانەیە بیکەن لەگەڵ ئەو کەسێک کە ڕوو لە میهرەبانیەکە بۆی لێرە دەست بکات بەکارکردن لە چاوپێکەوتنەکە بە تەواویکەین بەشێکمە باس کرد کەمێک ئەومان کرد بووە ئەو بەشەی گوتمان لە بەعدەکەی کە بەعدی ئینسانیەکەیە کە بێ ئەم کارمەندە ئەو بەعدەی تیابێ بەڕاستی تەرکیزی لەسەر دەکەین چونکە ئێمە وەکو باسمان دوای پێویستە خزمەت بکە خزمەتی خەڵک بکە خزمەتی هەوڵاتی و نەخۆشەکان بکە بەشی دووەمەکەشی زانینی علمێتی ئیشەکەیە يعني مثلا ئەم بەشەکە HR زۆر تەرکیزی لەسەر دەکا لە لیژنەکە هەر بەشێک لە نەخۆشخانەی میهرەبانی بەرپرسێک و مستەلیمێکی هەیە دێ لە مقابلەکە بەشدار دەبێ لە جانبە علمیەکەی و جارێ ئێمە کەرستەکان دێنین بۆ نمونەگەن کە نێرسێک وەردەگرین هەموو پێداویستیانەی نێرسین کە کانولایەکمان بۆ کانونمان بدا ئەمە جار هەیە علمیەن مەسەن نیو سعات بەس پرسیاری علمی بێ دەکەین بۆی لە علمێتەکە دەرچی بۆیە يعني سوپاسی ئەوانە دەکەین کە دێن وەردەجێنەوە ئەوانش کە وەرناگیرێن دەبی ئەوها بزانن چونکە ئێمە دەوێتمان کارمەندەکە بە مواصفاتێکی باش وەربژێریە و بتوانێت ئەچێت بۆیە دوای ئەوەی کە لەوێ دەرچوو با بڵێن ئەگە دەرنەچوو طبعاً ئەوە کۆتایی يعني چاوپێکردن کۆتایی بێ لە مەسەل لەوانەی تر با بڵێن کەسێک دەرەچێت دوو کەس دەرەچێت قۆناغی دوای دەرچوون لە مقابلەکە دەرچووی تر تەواو نەخێر زۆر باش کە لە مقابلەکە دەرچوویشتە تەواو نەبووە قۆناغی تر دەست پێ دەکا قۆناغی تێستە ئێمە دوو با بڵێن دەتوانین بڵێن دوو تێستمان هەیە قۆناغی تاقیکاریە قۆناغی یەکەم تێستێکی سەرەتاییە نزیکەی 10 ڕۆژێک دەخایەنێ زۆر باشە لەو 10 ڕۆژەیە ئەم کارمەندە بزانین ئایا گونجاوە بۆی ئەو شوێنە دەگونجێ خۆی دەگونجێنێ لەگەڵێ و ئێمە ئایا میهرەبانی تەقبولی دەکا وایە حساب کە جسمێکی غەریب هاتوۆتە ناو میهرەبانی جارێ ئەو خۆی ناتوانانی خۆی بگونجی یان میهرەبانی قبولی ناکات چونکە لە تێستەکە دەرناچێت و ئێمە فیدباک وەرەگرین لە بەرپرسی بەشەکان مستەلیمەکە لە دەوروبەرەکەی کە فیدباکەکەی هاتەوە ئەگەر فیدباکەی دەرنەچوو کۆتایی پێدێ لە تێستی یەکەم ئەگەر لە فیدباکەکە دەرچوو یعنی ئەوە بوو دەسێتە تێستی دووەم 2 مانگە بەموچەوە لە ماوەی 2 مانگ یعنی 70 ڕۆژ کارمەند لە تەجریبیدا دەبیت و حەزم لێشە بزانی لە مانجی دووەمی کۆتایی ڕۆژەکان کارمەند هەبووە کۆتاییمان بەڕاژەکەی هێناوە لەبەرەوەی دەرنەچووە لە پاش ئەو 2 مانگە ئەگە دەرچوو ئەو تێست تەواو دەبی دەبێتە کارمەندێکی هەمیشەیی بەڵام هێشتان هەر تەواو نەبووە زۆر باشە کە تێستەکەی تەواو کرد دامەزرا فەرمانی بۆ دەردەکرێت بێگومان بەڕەسمی دەبێتە کارمەند طبعا کە فەرمانیشی بۆ دەکرێت ئەویش سیستەمی HR بە شێوەیەکی ئەلکترۆنی ناوی دەچێتە ناو قائمە و دەچێتە ناو بەشەکەی خۆی و کۆدی بۆ دادەندرێ و کە فەرمانەکەی بۆ دەرچوو دەچێتە لە بەشی IT پەنجەمۆری دەکاتەوە واتە تۆماری پەنجەمۆری بۆ دەکرێت چونکە پەنجە لە میهرەبانی سیستەمی پەنجەمۆر جێبەجێ دەکرێت لە هاتوچوونە دروست و مافەکانی وەردەگرێت هەموو مافێک لە نەخۆشخانە هەیە چونکە کۆمەڵێک مافمان هەیە ئەوش فرسەدە هەر باسی بکەین بۆ نمونە کارمەند حەقی خۆی هەیە لە داشکانی بۆ دەکرێت مەسەلەن لە مەوزوعی خواردنە لە یا هەر سبەینی هەر بەشەکانی نەخۆش هەر ڕێکارێک ڕێنمایەک هەر بەخششێک لە میهرەبانی ئەوش دەزم کە بۆ کارمەند شمولی دەکات زۆر باش دوای ئەوە کە بەردەوام دەبێت لە ئیشەکەی خۆی هەر فیدباچی لەسەرە دوای 7 ڕۆژە دوای 7 فیدباچی لەسەرە تەقیم دەکەی هەڵسەنگاندن دەکرێت خوانەکە ئەگە هەڵەی کرد نەیتوانی لە ئیشەکەی خۆی بەردەوام بێ بێگومان بە چەند ڕێکارمان هەیە یعنی یەکسەر ئەوەی دێنە بە پێی ڕێکارەکان مامەڵی لەگەڵ دەکرێت میهرەبانی دڵسۆزی و لێزانی